بەشێک لە مامۆستایانی ئاینی شاری هەولێر بەیاننامەیەکی هاوبەشیان بڵاو کردەوە بۆ پشتگیریکردن لە داواکانی قوتابیانی زانکۆ و پەیمانگەکان بۆ گێڕانەوەی دەرماڵە دوای تێپەڕبوونی تەنها 24 کاتژمێر لە بڵاوکردنەوەی بەیاننامەکە. بەڕێوەبەرایەتی ئەوقافی هەولێر بانگهێشتی بەشێک لەو مامۆستا ئاینیانەی کردبوو بۆ لێپرسینەوە لێیان لە هەمبەر بڵاوکردنەوەی ئەو بەیاننامەیەی بۆ پشتگیریکردنی قوتابیان دەریان کردووە. مامۆستایانی ئاینیش پێیان وایە ئەو کارە هەنگاوێکە بەرەو دیکتاتۆریەت و نابێت ئەوقافی هەولێر تەداخولی ئازادیە تاکە کەسیەکان بکات. ئێمە قسەی خۆمان ڕوو لە حکومەتەکەین واز بینن لە بانکردنی خەڵک دەستگیرکردنی خەڵک عەزابدانی خەڵک شەق وەشێندن لە خەڵک ئەو تەسەڕوفانە ناڕێکن ناشارستانین ئەو خەڵکەی کە خوێنی خۆی لەسەر ئەو کوردستانە ڕێشت بۆ ئەوە نەیڕێشتکەوە بێتن ئەو ڕۆکە ئازادیەکان وای لێ بکرێ بەلا ڕێدا ببردرێ بەرەو دیکتاتۆریەت ببردرێ بەڵکو خەڵک بۆ خۆی لە وڵاتی خۆیدا ئازاد بی نەک بەرشەق بدرێ نەک ئیهانەی پێ بکرێ نەک شتی ناڕێکی بەرامبەردا بکرێ لەگەرەوەش دایمە لە بەرامبەر هیچ تونند و تیژێک کەسێک ئەنجامی بدا لەگەڵی نینە بەڕاستی چکە پێمان گوتم وەکو مامۆستای ئاینی لە سنوورە شەرعیەکاندا بە هیچ شێوازێک لا نادەین جا مافی قوتابی بیان مافی حکومەت بی بۆی بەڕاستی گرتنی ئەوانە شتێکی زۆر نامەنتیقیە ناڕێکە بەڕاستی بەکارێکی ناڕەوای لە قەڵم دەدەین ومێ دەکەم بە زووترین کات هێزە ئەمنیەکان تەدەخول نەکەن محایید بن لە لایەکدا ڕانەوەستن بەڵکو ئەوانە مافی ئەو کەسانە بپارێزن کە داوای مافی خۆیان دەکەن. پەیام چەند جارێک پەیوەندی کرد بە بەڕێوەبەری ئەوقافی هەولێرەوە تاکو هۆکاری بانگهێشتکردنی مامۆستایانی ئاینی ڕوون بکاتەوە بەڵام پەیوەندیەکانی وەڵام نەدایەوە. پەیام لە ڕێگەی بەدواداچوونەکانیدا ئەوەی بۆ دەرکەوتووە بەڕێوەبەری ئەوقاف یەک لە ڕێگەی پەیوەندی تەلەفۆنیەوە مامۆستایانی ئاینی ئاگادار کردوتەوە ناوەکانیان لەم بەیاننامەیە بسڕنەوە لە ئەگەری نەسڕینەوەی ناوەکانیان و پاشگەز نەبوونەوەیان لە بەیاننامەکەدا تووشی سزای تون دەبن. حەقیبەی ئەوانە لێ پێچینەوەیان لەگە بکرێت کە بەچ حەقێک بەڕاستی لە دوو کەسێک دەنێری کە ڕەئیەکی خۆی دەردەبڕی بەرامبەر بە کەسانێک کە مەزلومن قوتابین 7 ساڵە ئەوانە دەرماڵەیان بردراوە ئێوە ئێستا داوای دەرماڵی خۆیان دەکەن ئێمە دیفاع لەو مەزلومانە دەکەین کەواتەوان پشتگیری ئینسانی زاڵ مەکەن ئینسانی خراپ بکەن پشتگیری ئەوە دەکەن کە ماف بە خەڵک نەدرێتن یعنی کارەکان بەرامبەر بە خەڵک بە ئاقارێکی زۆر خراپ و ناڕێک بڕواتن بۆی بەڕاستی پێمان خۆشە وەزارەتی ئەوقاف بۆ بڕیاری خۆی دابچێتەوە ئەو ئیشەی کە دەکا کارێکی زۆر غەڵەتە زۆر نامەنتیقیە ناڕێکە کە نەدەبوو بەڕاستی بەو شێوازە بەو ئاقارەدا بڕۆیش بە بەڵکو دەبایە ئەویش ڕێی خۆی بخست بە پاڵ ڕێی ئەو مامۆستا بەڕێزانە بیگوت بە ئێمەش پاڵپشتی لەو قوتابیانە دەکەین کەوا مافیان پێ نەدرا و مافەکانیان پێ بدرێن نەک فەرمانبەرانی خۆی بانکە و مامۆستایانی ئاینی بانکە بڵێ وەڵای من لە پێچینەوەیان لەگە دەکەین ئەجا هەر شتێکیان لەگەردا بگۆترێن تەنها لەسەر بەیاننامەیە کە بڵاو کرایت. بەشێک لە مامۆستایانی ئاینی تیشک دەخەنە سەر ئەوەی بەلایەنەوە سەیرە سەرۆکی حکوومەت و بەشێک لە بەرپرسە باڵاکانی هەرێم داواکاری قوتابیان بەڕەوا دەبینن بەڵام لایەن ئاسایی نەبێت و بڵاوکردنەوەی بەیاننامەی بەشێک لە مامۆستایانی ئاینی بەهێڵی سوور و دروستکردنی پشێوی لێک بدەنەوە و مامۆستایانی ئاینی لە بەرامبەردا تووشی لێپرسینەوە بنەوە. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.